بەڵێ دایکی کەیوان خوشکی بەڕێزم فەرموو. السلام عليكم عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه دادەگیان. دەنگ باش مامۆستا گیان باشی خوا لە ڕازی بێ خوشکە باشەکەم خوای گەورە چاک بۆ هەموو لایەکمان بکا بە گەورەی و ڕەحمەتی خۆی وای گەورە لە توش ڕازی بێ لەگەڵ ئێوەی بەڕێزیشە دادەگیان. وەڵای مامۆستا پرسیارم هەیە ئەگەر پرسیاری یەکەمت گوێ بیستم خوشکە باشەکەم فەرموو دادەگیان. مامۆستا بۆ نوێژی عەسر ئایا سونەت لە پێش یەکرێ؟ بەڵێ نوێژی عەسر سونەتی لە پێشەوە. بەڵێ بەڵێ دووەم پرسیارشم دوو لە ڕووی جەنابەت فەرژین بێ لە ڕووی جەنابەتان سەگ لای ماڵمان هەیە ئەنجا منیش ئەچم خواردنیان بۆ بەم یانی تووتکە سەگن زۆریشن بەس خۆیان ینی کە خواردنەکەیان بۆ بەم بەرەو پیریم دێن جار وایە خۆیان بە جلەکە مەکەوێ ئایا گەڵاوە بەیە یان نا بەسەر چاو ئیشەڵە پەیامەکەت گەیشت. بەڵێ پرسیاری سێمت ماوە؟ ئەوەش یعنی من تووتکەکانم زۆر پێ جوانە کە ئەلێم ماشەڵەها جوانن ئایا بێت بەڵێ تەواو پرسیارێکی جوانە. وایانە مامۆستا پرسیارشم هەیە بۆ کەسانی کە نوێژ زۆر زۆر بە سەریعیەکەن ئەنجا من زۆر دا پێیان ئەڵێم یعنی بڵێنی با دوور نەڕۆین ئی خۆمانە ئەلێم نوێژەکەت ئاوها مەکە تو زۆر سەریعی نوێژت قبول نابێ کەچی لەبەر دڵی گرانە پێی ناخۆشە. خوا زادەتەوە قسەیەکی جوانت پێوەتەوە ئینشەڵا ئێمە شتیشکی دەخەینە سەر. ڕاستە دەستەکان خۆش بێ دایکی کەیوان بۆ پرسیارە جوان و بەجێیەکانت خوشکە باشەکەم خوا ئاگادارە بێ دایکی من. دایکی کەیوان فەرمووی بۆ نوێژی سونەتی عەسر لە پێشەوە هەیە؟ بەڵێ لە دوو ڕیوایەتمان هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێک جار دوور کات سونەتی پێش نوێژی عەسری کردووە و لە ڕیواەتی شەها فەرموویەتی دوعای کردووە رحم الله من صلى قبل العصر 4 ڕەحمەتی خوا لەو کەسە بێ ئەمە دوعای پێغەمبەرە صلی الله علیه وسلم ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە 4 ڕکات نوێژی سونەت پێش نوێژی عەسر دەکات. دوور کات سونەت دەکەی و سەلام دەدەیەوە دێتمە دوور کات سونەتی تری پێش نوێژی عەسر دەکەم. واتە بەڵێ سونەتی پێش نوێژی عەسر هەیە دەتوانی دوور کات بکەی و دەشتوانی 4 بکەیت. ئەگەر 4ەکە بکەی بەردوعاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەی دەرفەتت بۆ ڕەخسە. بەڵێ دایکی کەیوان دوور کات یان 4 کات سونەتی پێش نوێژی عەسر بکە. دووەمیان دەڵێ سەگی ئەوەی لە کۆڵانان هەن بەداخەوە حکومەت هەندێکی زۆر کۆکردوونە بەڵام بەداخەوە ئێستا زۆرن خواردنیان بۆ دەبێت یا ڕەبی خوا پاداشت بداتەوە دڵنیابە ئەوەی خواردنەی کە بۆ ئەو بە تایبەتی تووتکە سەگوشتانەی دەبێت ئەوە ئەجرەکەی یەکجار زۆر گەورەیە. زۆرێک لە ساڵحان تەنانەت یەکێکی پیاوی وەکو شاهی نەقشبەند لە تەفسیری مەلای گەورەی کۆیەدا خوێندومەتەوە دەفەرمێ شاهی نەقشبەند کە یەکێکە لە ئەولیان و ساڵحانی ئەم ئومەتی ئیسلامە فەرموویەتی وەڵڵاهی من کەسێکی زۆر ڕوو لە خوا نەبووم کەسێکی شارەزا لە دین نەبووم ئەوە وەکو جەنابەت دڵت دەمبینی لە زستانی سەختە سەگ تو بەچکە و تووتکوشتیان زۆر بوو خواردنم بۆ دەبردن تێر و تەسەلم دەکردن کولانم بۆ دروست دەکردن دام دەپۆشین ئەڵێ هەستم دەکرد ئەو بەچکە سەگانە دایکەکانیان لورەیان دەکرد لوتیان دەکرد بەرەو ئاسمان هەستم دەکرد وەکو دوعای خێرم بۆ بکەن. والله خوای گەورە فەزلی لەگەڵ کردم لە علومی شەرعی شارەزا بووم ڕێبازی خواناسی و دینداریم گرتەبەر بوو بەو پیاوە کەوا عالەمی ئیسلامی ئیستفادەی لە زانستی کرد. دەفەرمێ لە تەفسیری مەلای گەورەی کۆیەدا دەفەرمێ شاهی نەقشبەند فەرمووی والله هەمووی بە بەرەکەتی خزمەتی ئەو تووتکە سەگانەی دەزانم. ئینشاءالله دایکی کەیوان لەسەر کارەکەت بەردەوام بە ئەو بێزمانانەش یعنی بەڕاستی خواردن پێدانیان ئەوە ئەجرێکی یەکجار گەورەی هەیە لای خوا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر شتێک هەست بە تینوێتی و برسێتی بکە و جەرگی هەبێت تۆ قومە ئاوێکی بدەیە پارچەنانێکی بدەیە ئێسقانێک خواردنێکی بدەیتێ خوای گەورە ئیلا ئەجرێکت بۆ دەنووسێ. ئەڕە وەڵڵاهی ئینشاءالله لەسەر کارەکەت بەردەوام بە دایمە بڵێ یا ڕەبی خوایە ئەمە لەبەر خاتی تۆ دەیکەم خوای پەروەردگار بیکە تای تەرازوی خێرمەوە خوایە خۆما و خێزانمان لە بەڵاو مصیبەت لادەی بە بەرەکەتی ئەم کارە دڵنیا بە خوای گەورە وەری دەگرێ. و هەروە کە پێڵەی چەند جوانن هیچ گوناهێک نییە بەڵێ هەموو بەچکەی هەموو شتێک جوانە بەچکەی سەگەکانیش خوا هەموو مەخلوقاتی خۆی بە جوانی دروست کردووە هیچ شتێک لە مەخلوقی خوا ناشرین نییە. کاتێڵی ئەو بەچکە سەگانت چەند جوانن هیچ گوناهێکت ناگاتێ فعلەن جوانن فعلەن بەچکەی هەموو شتێک جوانە و هەموو مەخلوقاتی خوش بەلەبێ بەلاوە جوان بێ چونکە دروستکاری ئەڵڵا دروستکارەکەی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە نەخێر هیچ گوناهن ناگاتێ. ئەڵێ کەسانێک نوێژ بە سەریعی دەکەن بەڵێ ئەو فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم خۆشەویستی خوا ڕوحمان بە قوربانی بێ صلی الله علیه وسلم کابرایەکی بینی نوێژی کرد
بەڵام هەر وەکو ئەوەی دەڵێ کەڵەشێت دەنوک لە زەویدا ئەوای دەکرد و هەڵدەستایە و خێرا بە پەلە پێ فەرمووی وەرە کاکە وەرە فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە دوای نوێژی جەماعەت بۆ کە هاتووە ئەو فرێی جەماعەتی مزگەوت نەکەوتووە نوێژەکەی بەتەنیا کردووە فەرمووی ئێرجع فەصەلی فإنك لم تصلي کاکە بگەڕێەوە نوێژەکە دەست پێ بکەوە چونکە بەخوا ئەمە نوێژ نەبوو کردت کابرا دەستی کردەوە نوێژکردن بە هەمان شێوە فەرمووی سەلامی دایەوە فەرمووی وەرە برام بڕۆ نوێژەکەت بکەوە فإنك لم تصلي تۆ نوێژێکە نەکرد کە خوا قبوڵی کە ئەمە نوێژی شەرعی نییە سێەم جار هاتەوەتی ئەی پێغەمبەری خوا ڕوحم بە قوربانت بێ بەخوا من لەمە زیاتر نازانم لەوەتی نوێژ دەکەم ئاوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کرد بۆی ڕوون کردەوە کە دەبێ فاتحە ڕێک و پێک خوێنی کە چوویتە سەر ڕکوع سبحان ربي الأعلى ئەبێ ئەوەندە بوەستی هەتا پشتت ڕێک دەبێ يعني هیوای ڕکوع دەبێ خێرا هەڵدەستێتەوە يعني ئەو فقراتانە هیچی نەبوون کە هەستایتەوە سەمیع الله لمن حەمیدە خێرا ناوێ بڕێ بۆ سوزدە تۆزێ بوەستە لە سوزدە ئەبێ ئەوەندە ببێنیتەوە لەشت لە جوڵە بکەوێ لانی کەم دوو جار سێ جار بڵێ سبحان ربي الأعلى وبحمده ئەمجا هەستیتەوە کە هەستایتەوە بۆ سوزدە لە سوزدەی یەکەم هەیە هەر خێرا ڕادەکاتەوە یەک تۆز پشتت ڕاستکەوە تەواو لە جوڵە بکەوە ئەمجا بچۆ ئەو کەسە دەبێت مەمنونی جەنابەت بێ بەڵام ئینشاءالله نەسیحەت جیاوازە لە فەضیحەت ئەو کەسە بە تەنها پێی بڵێ جیایکەوە نەبڵێ وەڵڵی من دڵسۆزی تۆم لە مامۆستاشم گوێ لێبوو لە بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی باسی ئەم فەرمودەی کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ جار بانگی کابرای کرد و دوایی تێشی گەیاند و بۆی ڕوون کردەوە لێی تووڕە نەبوو فەرمووی ئەمە نوێژە شەرعیەکە نییە خوا ئەم نوێژە قبوڵ ناکە نوێژ دەبێ بەندە شێوەیە بکرێ ئینشاءالله تۆش بە تەنیا کەسەکەت جیاکەوە بڵێ وەڵڵاهی لە ڕووی خۆشەویستی و دڵسۆزیەوە ئەم نەسیحەتت دەکەم بۆی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر تۆ شاد جێبەجێ نەبێ تۆ ئاوا خێرا بە پەلەپەل نوێژ ئاوا نابێ تۆ کە نوێژ خوێنی ئەبێ بە قسەی خوا و پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم پێغەمبەریش دەستوورەکەی بۆ داناوی نوێژ چۆن دەکرێت ئەبێ ئەندامەکانی لاشە لە جوڵە بکەون ئیتر بەو شێوەیە نوێژەکەت بە ئیزنی خوای گەورە قبوڵ دەبێت خوا پاداشت داتەوە نەسیحەتی خێرت کردووە و ئەو کەسەش کە خێری پێدەوترێ ئەبێ زۆر مەمنون بێ گەورەترین هەدیە و دیاری ئەوەیە کەسێک هەڵەیەکمان بۆ ڕاست کاتەوە لەبەر خاتری خوا بە زمانێکی شیرین بە تایبەت پەیوەندی بە عیبادەتەکانمانەوە هەبێ ئەبێ دوعای خێری بۆ بکەین و زۆریش مەمنون بین